بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما لكليلي بينزم لكليلكاني الرابان لقرآن بيروز باس ما كرتك ربط كردني آية قرآن كان أو آية لولة دواي أو آيتي هاتيا يعني أو بابة لولة دواي أو بابتي هاتيا يعني أو السورة لولا دواء أو السورتي هاتيا ما وش علمك بر لا لطائفي جوانە کەوا زۆر لە مفسیرەکان گرنگیان پێدایە و ئینسان زۆر شتی جوانی لە قورئانی پیرۆز لە بۆ بە دیار دەکەوی. باسمان کرد کە سێ جۆری هەیە. جۆری یەکەمیان لە مابەینی جوملەکانی ئاەتەکان لە ناو یەک ئاەتی ئەو جوملەیە جاروەیە لە دوای جوملەیەکی تر هاتیە عەطفی جملەیەک لەسەر جملەیەک کرایە لۆ ئەو جملەیە لە دوای ئەو جملەیە هاتیە. تەماشای ئەو ئاەتانەکەی بە نمونە خوای گەورە دەفەرمی خلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل. ئەوەلی بەگشتی باسی دروستکردنی ئاسمان و زەوی دەکات. دوای یەکێک لەو دیاردا گەردونیە گرنگانەی کەوا لە ئاسمان و زەوی لە بەرچاوی ئێمە لەسەر زەوی ڕوودەدا بریتە لە هاتنی شەو و ڕۆژ. باسی هاتنی شەو و ڕۆژ دەکاتن بە دوای یەکدا. واروها لە پاشان دەفەرمی وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى. هاتنی شەو و ڕۆژ پەیوەندی بە جوولەی مانگ و ڕۆژ هەیە، مانگ و خۆر هەیە، لەبەوە لە دوای ئەوە باسی دەکات. کەواتە دەبینین کەوا ئەو جوملانە ڕەبتیان لە نێوان یەکتر هەیە. لە سوورەتی بەقەرە کاتێک دەفەرمی الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. ئیمان بە غەیبی باز دەکات، پاشان نوێژ، پاشان بەخشین لە پێناوی خوای گەورە کە زەکات کە بەخشینی واجبە و غەیریوی بەخشینە سونەتەکان دەگریتە خۆ. لەبەرچ لەبەرەوە ئیمان بەشی یەکەمیان ئیمان بە غەیب بریتە و ئیمانەی کەوا لە ناو دڵ و دەروونی ئینساندایە لە ئیمان هێنان بەخوا و بە ڕۆژی دوایی و بەو ئەرکانانەی کەیە. کەواتە ئەوە باسی دڵ دەکات کە بە دڵ ئینسان بڕوای هەبیتن. مافی دڵ و حەقی دڵ ئەوەیە کە بڕوات بەوەی هەبی کە خوای گەورە خەبەری دایە بە غەیب. لە دووەمیان باسی ماف و ئەرچی بەدەن دەکات، ئەرچی جەستەی ئینسان لە بەرامبەر خوای گەورە چییە کەوا نوێژ ئەنجام بداتن. گەورەترین ئەرک لە ناو ئەرکەکانی جەستە بریتە لە ئەنجامدانی نوێژ. و هەروەها سێمینیان باسی ئەرک و وەزیفەی ماڵ دەکاتن، ماڵ و سەروەت و سامان کە ئینسان هەیبوو کە بەخشینە لە پێناوی خوای گەورە و زەکات لێدانیتی. کەواتە دەبینی ئەرچی دڵ، ئەرچی جەستە، ئەرچی ماڵ لە دوای یەکدی بەو تەرتیبەی هاتیە. ئەوە وەکو لە ناو یەک ئاەتی. ئاەت لە دوای ئاەت ئەو ئاەتانەی لە دوای یەکتر دەین تەماشای ئەو چەند ئاەتەی سوورەتی نور بکەین دەبینین سێ ئاەتی یەکەم باسی ئەوە دەکاتن کەوا ئەی بڕوادارینە کە چوونە ماڵک ئیزن وەربگرن بەبێ ئیزن نەچنە ناو ماڵی یەکتر. پاشان دوو ئاەتی پاشەوی باسی چاوپۆشین دەکات، نەزەر نەکردن نەکا بە حەرام کە ئافرەت تەماشای پیاو نەکا و چاوی خۆی بپۆشی و پیاو چاوی خۆی بپۆشی لە ئافرەتی کەوا لێ حەرامە. ئەو دووە چ پەیوەندیان بە یەکتر وێ؟ ئیزن وەرگرتن لە کاتی چوونە ژوور و چاوداپۆشین. لەبەرەوەی ئینسان لە ژیانی دنیاە ئەگەر چی ئیزنیش وەگری بەجار هەر تووشی مەوقیفەچی دەبی کەوا بەرامبەرەکەی خاو خێزانی بەرامبەرەکەی دەکەویتە بەرچاوی بەبێ ئەوەی بەخۆشویستی لەسەر بیتن. جار وێ تووشی ئەو مەوقیفەی دەبی کەواتە جاری یەکەم هەتا توانیت خۆت بپارێزە دەفەرمی. دوایە ئەگەر تووشیش بووی ئەو جارە چاوت بپارێزە. یعنی هەوڵدا لە شوێنەی نێزیک مەکەوەکەوە ئەو نەزەرەی تێدایە بەوەی کەوا بەبێ ئیزنی بچێ ناو ماڵی کەسەچی و ئەو ئافرەتە بە جلوبەرگە گووی کە پێی خۆش نەبی ئەو خەڵکە کە دێتە ماڵی بیبینیتن. ئەگەر بە غەڵەتی بە هەڵەیەک بە هەر جۆرێک ئینسان ڕێی کەوتکەوە ناو ماڵێک ببینێ چاوی خۆی داپۆشیت. لە دوایەوە باسی حکمی چاوداپۆشین دەکاتن و نەزەر نەکردنی حەرام دەکات. لە پاشان دەبینی لە ئاەتی پاشەوی باسی ئەوە دەکاتن کەوە داوا لە گەنجان و لە گەنجانی موسڵمان دەکات کە ئافرەتی ئیماندار بخوازن. ئەوەش لە پاش باسکردنی نەزەری حەرام چونکە ئینسان ئەو شەهوەتە و ئەو
ئارەزوۆی کە خوای گەورە لە ناو ناخی چەسپاندیتی داوای لێ دەکاتن لە بۆ ئەوەی نەزەر بکە نەزەر داوای لەوی گەورەتری لێ دەکات ئەو داوای لەوی گەورەتری لێ دەکات بە چ دادەمرچێ بەوەی کەوا ڕێی حەلال بەکاربینی لۆگرتنی ڕێی حەرام ئەسڵەکە و عیلاج و چارەسەریەکە ئەوەیەکەوە ڕێی حەلالەکە بەکاربینی لێ دەبینی باسی ئاەتی زەواج و داوای زەواجکردنی لە دوای ئەوی دەکاتن کەواتە دەبینی ئەو ئاەتانەک و پەیوەندیان بەیەکەوە هەیە ڕەنگە کەسێک بیخینیتەوە برێ ئەوە چ پەیوەندی هەیە لە دەرکەدان و ئیزن وەرگرتن لۆ چوونە ماڵان واروە نەزەرکردنی حەرام واروە زەواجکردن دەبینی کەوا چەند پەیوەندیەکی بەتین و پڕ لە معنای تێدایە تماشای ئەو دوو ئاەتەی سوورەتی حەدید بکەن کە خوای گەورە دەفەرمی ئەلەم یەئنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ئایا کاتی ئەوە نەهاتووە کە بڕواداران دڵیان ڕابچ لە چێ لە بۆ ئەوەی کە خوای گەورە دایبەزاندیە لەو قورئانەی نەوەک وەکو أهل كتاب ولا يكونوا كالذين أوتوا الكتاب فطال عليهم الأمد فقست قلوبهم وەکو ئەهلی کتابی پێشیان لێنێ گاور و جوولەکەکان کەوا ماوەیەکی زۆریان بەسەر داڕۆیی بەرەبەرە سارد بوونەوە و دڵیان ڕق بوو لە پاشی ئەو ئاەتەی کە باسی دڵڕقبوون دەکا و باسی ئەوە دەکاکەوە بە قورئانی پیرۆز ئەو دڵانە حەق وایەکەوە نەرم ببنەوە و خاشع ببن دەفەرمی اعلموا أن الله يحيي الأرض بعد موتها ئاەتی دوای ئەو دەفەرمی بزانن کە خوای گەورە لە دوای ئەوەی کەوا زەوی وشک دەبیت و دەمری زیندی دەکاتەوە بەوەی باران دەبارێنی وەکو جاری یەکەم و لە ظاهری کە تەماشای دەکەی دەرێ ئەو دوو بابەتە چ پەیوەندی بە یەکتر وەیە مەسەلەی دڵڕقبوون و مەسەلەی بارانبارین نادەبینی کەوا پەیوەندیەکی ورد هەیە ئەگەر ئینسان بیری لێ بکاتەوە کە ئەنەما خوای گەورە ئیشارەت بەوەی دەکاتن کەوا کو خوای گەورە بە ڕەحمەتی خۆی باران دەبارێنیت و زەویەکی ڕق نەرم دەکاتەوە بە ڕەحمەتی خۆش ئەو قورئانەی دەبارێنی تەسەر دڵی ئینسانی ئیماندار ئەگەر وەری بگریتن ئەو دڵانەش نەرم دەبنەوە کەواتە بێ ئومێد مەبن ئەو خدای کەوا زەویە ڕقەکان نەرم دەکاتەوە دڵە ڕقەکانیش بە قورئانی پیرۆز و بە بارانی قورئانی پیرۆز ئاو دێر دەکات و نەرمی دەکات و کەواتە دەبینی چەند پەیوەندی و ڕەبتێکی جوان لە مابەینی ئەو دوو ئاەتەی هەیە یان سەیری سوورەتی ئینشقاق بکەین کاتێکە خدای گەورە باسی ناتوانین هەمووی باس بکەین بەڵام ئەوەندەی کەوا خوای گەورە باسی ئەو کەسانە دەکا کە بەدەستی ڕاست نامەی کردەوەکانیان وەردەگرن و دواتر باسی ئەوانە دەکاکەوا بەدەستی چەپ نامەی کردەوەکانیان وەردەگرن ئەو کەسانێک کە بەدەستی چەپ نامەی کردەوەکانیان وەردەگرن دەفەرمی و ئەمما من ئوتیە کتابەه وراء ظهره فسوف يدعو ثبورا ئەوەی بەدەستی چەپ و لە پشتەوە نامەی کردەوەکانی وەردەگریتن ئەوە هاوار و پەشیمانی هاواری پەشیمانی دەکا ويصلى سعيرا دەخرێتە ناو ئاگری جەهەنەم إنه كان في أهله مسرورا ئەو لە دنیاە لە ناو دڵخۆشی و کەیف خۆشیێکی حرام دابوو إنه ظن أن لن يحور ئەو وای گومان دەبرد کەوا گۆڕانی بەسەردانایە ئەو وەزعی لە دنیاە و ئەو شێوازەی لە دنیاە ژیانی دەکرد وای دەزانی ئەو ژیانە هەر بەردەوام دەبیتن كلا إن ربه كان به بصيرا نخير خواي قورة ديبيني أوجد فني بلى إن ربه كان به بصيرا فلا أقسم بالشفق باسي شو روش دكا هاتني شو روش فلا أقسم بالشفق والليل وما وسق والقمر إذا اتسق باسي مانك دكا كاتك پر دبيت ودبيت باریک دەبیتەوە و دەبیتە هیلال ڕەنگە بپرسین ئەو کەسەی کەوا بابەتەکە باسی ئەوە بووکەوە ئەو کەسانەی بەدەستی چەپ و لە پشتەوە نامەی کردەوەکانیان وەردەگرن ووایان گومان دەبرد کەوا دنیا بەو شێوەیە بەردەوام دەبیت و ئەوان هەر لەو خۆشی و ناز و نیعمەتانەدا دەبن چ پەیوەندی بەوەی بەو سوێند خواردنەی هەبووکە باسی شەو و ڕۆژ و باسی مانگ دەکاتن ئینسان لە هەندێک حاڵەتی ئەگەر بە زمانی سەری شوانەڵێ بە زمانی حاڵ قەناعەت وەها بەخۆی دەینی کەوا لە ناو دەسەڵات و دەوڵەمەندیەکیدایە ئەو دەسەڵات و دەوڵەمەندەی بەردەوام دەبی قەت لێ کەم نابیتەوە لە ناو ساغیە هەروەها ساغی دەبی لە ناو دەسەڵات و هەر ئەو دەسەڵاتەی لەو بەردەوام دەبی و ڕۆژێکی وەکو بێدەسەڵاتەکەی لێ نایە قەناعەتی لە دڵەوە وای لێ دێتن زۆر جار کە دەوڵەمەند دەبی ئەو دەوڵەمەندیەی بەردەوام دەبی و قەت ڕۆژێکی وەکو هەژارەکەی لێ نایە کەواتە ئەو گومانەی لە ناو ناخی دروست دەبی
کەوا گۆڕانی بەسەردانە هەیە هەر ئەوها هەتا گەنج دەبی وا دەزانی زۆر بە دووری دەبینی کە ڕۆژەکی وەکو ئەو پیرە و بێهێزەی لێبێکەوە لە بەرچاوی دەیبینیتن. خوای گەورە دەفەرمی سوێند بە شەو و ڕۆژ کەوا گۆڕانکاری ڕۆژ لە دوای شەو دێ و شەو لە دوای ڕۆژ دێ بەو مانگە کە پڕ دەبی و پاشان باریک دەبیتەوە هەموو دەمی لە گۆڕاندایە کەواتەکە ئەنەما پێمان دەرێتن هەموو گردون هەموو دروستکراوەکانی خوای گەورە هەمیشە لە گۆڕاندانە هیچ چیان لە بارەکی جێگیر نینە و سابت نینە. ئەی ئینسان ئەتو کوواگومان دەبێت کەوا جێگیر دەبی و سابت دەبی و لەو دنیای چۆن حاڵت چۆنە هەر ئەوها ئەو حاڵە بەردەوام دەبی لەسەرت. نەخێر خوای گەورە هەموو دروستکراوەکانی وا دروست کردێک لە گۆڕاندانە ئەوەی کەوا گۆڕانی بەسەردانایە و ثابتە و هەمیشە بەردەوامە تەنها ذاتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە چونکە هەرچی گۆڕان کاری هەیە هەر ئەو بەدی دەهێنی و هەر بەهۆی هێز و دەسەڵاتی ئەوەیە غەیری ئەو هەموو لە گۆڕانکاریدانە و هەموو حاڵ و وەزعەکەیان دەگۆڕێتن کەواتە ئەو سوێند خواردنە زۆر پڕ بە پێستی ئەو مانایی بووکەوە پێشتر باسی کرد لۆ دوایش دیسان دێتەوە سەر ئەو مانایی سوێند بەوانە لە تەرکەبونە طەبەقەن عەن طەبەق چین لە دوای چین حاڵەت لە دوای حاڵەت ئەم گۆش پەیدا دەڕۆن حاڵەتێک منداڵی دوایە گەنج دەبی بەهێز دەبی دوای پیر دەبی و بێهێز دەبی حاڵەتێک دەوڵەمەندی حاڵەتێکە ژار دەبی حاڵەتێک دڵخۆشی حاڵەتێک دڵ ناخۆش دەبی کەواتە ئەو گۆڕانکاریە بەسەر هەمووتاندا دێ ئەو سوێند خواردنەش تەنبیه و ئیشارەتە لە بۆ ئەو گۆڕانکاریەکەوە بەسەر مەخلوقات و دروستکراوەکانی خوای گەورە دادی. ئەوە چەند نمونەک بوو هینامانەوە لەسەر ڕەبتی مابەینی ئاەتەکان کە ئەو ئاەتانە لە دوای یەکتر هاتینە چۆن ڕەبتی جوان جوان لە مابەینیان هەیە جاروێ ئێمە هەستی پێ ناکەین ئەگەر لێی ورد بینەوە و تەدەبوری تێدا بکەین یان تەماشای تەدەبوری زانایان بکەین دەبینین کەوا شتی زۆر جوانمان لە بۆ بە دیار دەکەوی. ئەو جارە پەیوەندی نێوان سوورەتەکان هەتا ئەو سوورەتە لە دوای ئەو سوورەتەی هاتیە طبعا پەیوەندی نێوان سوورەتەکانیش وەکو پەیوەندی نێوان ئاەتەکان وەکو پێشتر باسمان کرد جاروەیە زۆر بەڕوونی پەیوەندیەکە دیارە جاروەیە پەیوەندیەکە زۆر بەڕوونی دیار نییە مفەسیرەکان قسەی جیاواز دەکەن بەڵام لەگەر ئەوەشدا دەبینین زۆر جار پەیوەندی زۆر جوان بەڕوونی دیارە لۆ نمونە سوورەتی ضوحا کاتێککە سوورەتی شەرح لە دوای دێتن سوورەتی ضوحا باسی ئەو نعمەتانە مادی و حیسیانە دەکا کە خوای گەورە بەخشیتە پێغەمبەری صلی الله علیه وسلم لە هەژاری نەجاتیدایە لەوەی کەوا ڕێی لێ بزر بووە و ضال بووە ڕێی پێ پیشاندایە دواتر لە سوورەتی شەرح باسی نیعمەتە معنەویەکان دەکا لۆ سەر پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام نیعمەتی معنەوی کەوا خوای ئەلەم نەشڕەح لەکە سەدرەک دڵی لە بۆ فراوان کردیە دڵی ڕاگیر کردیە ووضعنا عنك وزرك ناخۆشی لەسەر لا بردیە الذي أنقض ظهرك ئەو ناخۆشی و ئەو دڵتوندیەی کەوا لە ناو دڵت هەبوو هەمومان لەسەر لا بردی ورفعنا لك ذكرك ناوی تومان بەرز کردەوە ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هەر کاتێک ناوی خدای گەورە دێ لە بانگدان ئەشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله شی لەگەردێ کە ئەوە گەورەترین ناو بەرزکردنەوەی کە خوای گەورە ناوی ئەو پێغەمبەری صلی الله عليه وسلم بەرز کردیتەوە کەواتە دەبینی سوورەتی شەرح باسی نیعمەتە حیسیەکانە سوورەتی ضوحا باسی نیعمەتە حیسیەکانە سوورەتی شەرح باسی نیعمەتە معنەویەکانە. تەماشای مەسەلەن سوورەتی فاتحە بکەین لە کۆتایی سوورەتی فاتحە خوای گەورە باسی ئەو کەسانە دەکا کە لەسەر ڕێی ڕاستن الذين أنعمت عليهم منعم عليهم ئەوانەی خوا نیعمەتی لەسەر کردینە و لەسەر ڕێی ڕاستن و باسی ئەو کۆمەڵانە دەکا کە خوای گەورە غەزەبی لێگرتینە وەکو جوولەکە و هاوشێوەکانی جوولەکە کە عیلمیان هەبووە بەڵام عەمەلیان نەبووە و باسی ئەوانە دەکا کە گۆمڕابوون عەمەلیان هەبوو بەس عیلمیان نەبوو وەکو نەسارا و هاوشێوەی نەسارایەکە. دەبینی لە سوورەتی بەقەرە خوای گەورە ڕێگای بەو درێژی ڕێگای الذين أنعمت عليهم ڕوون دەکاتەوە ئەهلی ئیمان و ئەحکامەکان و ڕێباز و منهەجیەتی وان ڕوون دەکاتەوە و هەروەها بە درێژیش باسی المەغضوب عليهم کە جوولەکەنە لە سوورەتی بەقەرە دەکات. لە سوورەتی ئالی عیمران باسی بە درێژی باسی وەلەضالین نمونە چی هەرە سەرەکیوان کەوا نەسارایە باسییان دەکات کەواتە دەبینی ڕەبتی مابەینی سوورەتی فاتحە سوورەتی ئەلبەقەرە سوورەتی ئالی عیمران و هەر بەو شێوەیە سوورەتەکانی تریش باس کرا و زانایان باسییان کردیا. یەک لەو تەفسیرانەی کە تایبەت بۆی نووسرایە بورهان الدین بقاعی نظم الدرر في التناسب بين الآيات والسور
لە نێوان هەموو سوورەتەکان و هەموو ئاەتەکانی قورآانی باسی ڕەبتەکان و مناسەبات و پەیوەندی مابەینی ئاەتەکانی کردیە کە نزیکەی 12 بەرگە لە هەندێک چاپی زیاتریشە و ئیمامی سویوطیش کتێبی لەو بارەی هەیە لە معاسیرینیش چەندین کتێب لە باری ئەو مناسبەی بینی ئاەت و سوورەتەکان نووسراینە. جاروەیە پەیوەندیەکە پەیوەندی ناوی سوورەتەکە و ناوەڕۆکی سوورەتەکەیە. تەماشای سوورەتی کەهف بکەین. کەهف یعنی شوێنەکەوە ئینسان بە زۆری خۆی لێ داڵدە دەدا و خۆی لێ پەنا دەدا. کاتێکەوە دەکەویتە ناو ئەشکەوتە چی خۆی پەنا دەداتن لە ئەو ئاو هەوا و خراپەیکەوە لە دەرێت لۆی هەیە تووشی ببیتن. ناوەڕۆکی سوورەتی کەهف باسی چیە؟ باسی خۆپاراستن و خۆداڵدەدانە لە فیتنەکان. فیتنەی دەسەڵات کاتێک باسی ئەسحاب الکەهفی دەکا. فیتنەی ماڵ کاتێک باسی خاوەنی ئەو دوو باخەی دەکاتن کەوا تووشی فیتنەی ماڵ بووە. فیتنەی دین هەر ئەسحاب الکەهف دەبینی لەسەر دینیان تووشی فیتنە و ئیبتیلا و تاقیکردنەوە دەبن. فیتنەی عیلم کاتێک باسی چیرۆکی خضر و موسى عليه السلام دەکاتن. فیتنەی دەسەڵات کاتێک باسی چیرۆکی ذوالقەرنەین دەکا کە ئەنەما ئەو سوورەتە باسی ئەو فیتنانە دەکا ئەو ناخۆشی و لەمپەر و تەنگەرانە دەکا کە دێتە پێش ئینسانی و چۆنیەتی خۆداڵدەدان و خۆپاراستن لێیان و نمونەی ئەو کەسانێکەوە تووشی فیتنەی دەبن و نمونەی ئەو کەسانشکەوە خۆیان دەپارێزن. دەبینی ئەو ناوی کەهفە پڕ بە پێستی ئەو سوورەتە و ئەو ناوەڕۆک و ئەو معنایانەیە کە ئەو سوورەتە هەری گرتیە. والله أعلم هەر لەبەر هەندێشە کە لە حەدیثی پێغەمبەر هاتی عەلەیهی سڵات وسەلام ئەوی سوورەتی کەهف بخوێنی لە فیتنەی دەجال دەپارێزرێ چونکە ئەو سوورەتە باسی چۆنیەتی خۆپاراستنە لە فیتنەکان. کلیلی شەشەم لە کلیلەکانی ڕامان وردبوونەوە لە قورئانی پیرۆز جەمع الآیات في الموضوع الواحد، کۆکردنەوەی ئاەتەکان لە یەک بابەتی. کاتێکەوە ئاەتێک دەبینی باسی بابەتی دەکا بگەڕێین بزانین لە قورئانی پیرۆز لە چێن دەری دیکە لەسەر ئەو بابەتەی ئاياتی ترمان هەیە. چونکە دەبی ئێمە لە بۆ تەفسیری قورئان باشترین و ڕاستترین منهەج ئەوەیە یەکەم جار یەکەم قۆناغ بگەڕێینەوە لە بۆ قورئانی پیرۆز، تەفسیری قورئان بە قورئان بکەین، دواتر تەفسیری قورئان بە سونە بکەین، دواتر تەفسیری قورئان مەسەلەن بە لوغە و بە ئەو ڕێیکەوە مفەسیرین داهاتنە. بەڵام گرنگ ئەوەیەکەوە تەفسیری قورئان بە قورئان دەبینی لە شوێنێک بە موجمەلی و بە پوختی لە شوێنەکی دیکە بە درێژتر و تەفسیلتر باسکرا کەواتە ئەگەر ئەو ئاەتانە بگەینین یەکدی دەبینین مانایەکەمان لە بۆ ڕۆن دەبیتەوە زیاتر و دەتوانین تەدەبورەکی باشتر لەو ئاەتانەدا بکەین. کەواتە ئەوە وەکو تەفسیرکردن یان کاتێک زۆرەکی دیکە ئەگەر بمانەوێت ئەوە گوتمان ئاەتێک تەفسیر دەکەین لەوەی تەواو لەو ئاەتەی بکەین دەچین هەرچ ئاەتەکی دیکە لە قورئانی هەبی لە بابەتی ئەو ئاەتەی کۆی دەکەینەوە لەوەی تەفسیرەکی تەواومان بەدەست بکەویتن. یان بابەتێکمان دەوێت لەسەر ئەو بابەتەی بزانین قورئان چی فەرمووە. ئەو بابەتەی کاتێککە هەڵدەبژێرین دەچین لە قورئان دەگەڕێن هەرچی لەسەر ئەو بابەتەی هەیە کۆی دەکەینەوە. ئەوەش پێی دەرێن تەفسیری مەوضوعی. ئەوە یعنی جۆرەی نوێیە کە زانایانی سەردەم زیاتر ئیشیان لەسەرەوەی کردیەوە کتابی لەبارە نووسرایە تەفسیری مەوضوعی کە بریتە لەوەی بابەتە کار دەبژێری لەسەر ئەو بابەتەی هەرچە ئاەتەک و لە قورئانی پیرۆز هاتبیتن کۆی دەکەوە لە ئەوەی ئەو بابەتت بە گشتی لە قورئانێ لە بۆ دەربکەویتن. وەکو ئەلێرە باسمان کردیە لە تعریفەکەی تعریفی تەفسیری مەوضوعی چییە. لۆ نمونە تەماشای بابەتی ئەلئینسان من القورئان، خوای گەورە چۆن باسی ئینسان دەکا بە شێوەیەکی گشتی لە قورئان. دەتوانی چیرۆکی ئینسان ئەوەی کەوا باسی ئینسان دەکا و ئاەتانە کۆی بکەیتەوە. المرأة في القورئان، ئافرەت یان خێزان یان منداڵ چۆن باز دەکرێت لە قورئان. ئەو ئاەتانەی لە بابەتی ئافرەت هەیە هەمووی کۆ بکەیەوە لەوەی معنایەکەت بە شێوەیەکی گشتی لە بۆ دەربکەوی، نەک ئاەتێک یان پارچە ئاەتێک بە تەفسیرەکی هەڵا معنای لێک بدرێتەوە، بەڵکو ئەگەر هەمووی پێکەوە کۆ بکرێتەوە و معنایەکی ڕاستتر و ئینسان بە تەواوتر لە هەموو لایەنەکانی بابەتەکەی تێدەگاتن. الأخلاق في القورئان مثلا ئەوانە هەموو نمونەنە خوڕەوشتەکان لە قورئانی چۆن باسییان کرای هەموو ئاەتەکان کۆ بکەینەوە. اليهود في القورئان
جوولەکە لە قورئانێ چۆن باسییان کرایە ئاەتەکان کۆ بکەینەوە مەسەلە ژیان نامەی پێغەمبەری صلی الله علیه و سلم سەبر ڕەحمەت شەفەقەت هەر بابەتێک لە بابەتەکانی دیکە بینە بزانە چۆن لە قورئانی پیرۆز باس کرایە و بابەتەکانی لەبارەی خڕبکەوە جامیعەی مەدینەی منەوەرە مەشروعەکی گەورەیان هەبوو و بزانم بەشەکی زۆریشی دەرچووە و چاپ کرایە کەوا بە چەندان مجەلەد ئەو تەفسیرە مەوضوعیان لەلایەن چەند زانای کۆیان کردیتەوە شتێکی جوانیان کردیە کەواتە تەفسیری مەوضوعی چییە ئەوەیەکەوە موضوعەکی دیاری دەکەیت تحديد موضوع ما يلحظ الباحث تعرض القرآن الكريم له بأساليب متنوعة موضوعەکی دیاری دەکەی لێکۆڵەوەکە تەماشا دەکا بزانین قورئان چۆن باسی کردیە بە شێوازی جیاجیا مەرجنیە قورئان ئیلا ناوی ئەو شتەی ناوی کاتێک دەرێن سەبر لە قورئان یان ڕەحمەت مەرجنیە ئیلا ئاەتەکە ناوی سەبر یان ناوی ڕەحمەتی لە یادبی ممچینە بە مانای دیکە بە وشەی دیکە هاتبی بەڵام هەر باسی هەمان ناوەڕۆک و هەمان بابەت بیتن کەواتە دەینی ئەو ئاەتانە تەحلیل دەکەی و مناقەشەی دەکەی و تعلیقی لەسەر لێ دەدەی ئێستا نمونەچی بینینەوە ماڵ برێن ئیسلام قورئان چۆن باسی ماڵ و سەروەت و سامان دەکاتن ڕەنگە یەکەک برێتن ئیسلام داوامان لێ دەکا خۆمان لە ماڵ و سەروەت و سامان بە دوور بگرین و بەیستنەوەچی تخۆنی نەکەوین و بە شتێکی خراپی دادەنێ دنیا و تێکەڵبوون لەگەر دنیا و ماڵ و سامان یەکەچکە بڕێ نە بە شتێکی باشی دادەنێ و دەبی کەسابەت بکەین و ئەوها بکەین و ئەوها بکەین کاتە ئەوانە هەردووچیان لایەنەچیان لە بابەتەکەی وەرگرت ئەگەر بین ئەو ئاەتانەی قورئان کۆ بکەینەوە دەبینین بابەتەکە بەگشتی و بەڕێک و پێچی لێمان بە دیار دەکەویتن لۆ نمونە خوای گەورە لە قورئانی دەفەرمی ئەلمان والبەنون زینەة الحیاة لێرە دەفەرمی زینەیە لە شوێنشکە دەفەرمی وابتغوا من فضل الله بە فەزل باسی دەکا لە شوێنی دیکە زۆر لە قورئانێ داوامان لێ دەکا کە ببەخشی لە پێناوی خوای گەورە کەواتە دەبینی لەو چەند شوێنانە باسی جیهاد دەکا بە ماڵ و سامان ئەوە جیهادکردن بە ماڵ و سامان بەخشین لە پێناوی خوای گەورە بە فەزل دانانی ماڵ و سامان بە خەیر هاتیە وەسمی ماڵ بە جعل الله لهم قیاما خوای گەورە کردیتە هۆی ڕاوەستایی و ڕاگیری ژیان کەواتە ماڵ و سامان بە وەسفانە هاتیە لە قورئانی ئەوانە وەسفی چاکن لە بۆ ماڵ و سامان چونکە ئەگەر داوای بەخشینمان لێ دەکا ئەگەر ماڵ و سامان نەبی و تیجارەت نەبی و موسڵمان پارە و مولکی لەدەست نەبیتن چێ ببەخشی واروها کاتێک داوامان لێ دەکا لە پێناوی خوای گەورە کۆشش بکەین و جیهاد بکەین بە ماڵ و سەروەت و سامانمان ئەگەر موسڵمانان نەیان و کەسابەت نەکەن و ئیش نەکەن چۆن ببەخشن ئەوە لەلایەکە دەبینین چەند ئاەتمان هەیە کە خوای گەورە دەفەرمی ئەو الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم ئەوانەی کەوا ما زێر و زی و کۆ دەکەنەوە و نایبەخشن لە پێناوی خوای گەورە و بەشارەتیان بدێ بە عەزابەکی بێش کەواتە دەبینی دەچوێنشکە دەفەرمی واعلموا أنما أموالكم وأولادكم فتنة ماڵ و منداڵتان سەروەت و سامانتان فیتنەیە شوێنشکە دەفەرمی يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله با ماڵ و سەروەت و سامانتان لە ذیکری خوای گەورە داتان نەبڕی کەواتە ممچینە کەسێک ئەو چەند ئاەتانە بینیتەوە بڵێ مال و سەروەت و سامان و کەسابەتکردن و دوور نزیک بوونەوە لە دنیاە شتێکی خراپە بە جێرەی قورئانێ و تا لە دنیا و لە سەروەت و سامان و ملک و کەسابەت دووربی باشترە بەڵام دەبینی بە کۆکردنەوەی هەمووی نەخێر مال و سەروەت ئەو کاتە خراپە کە لە خودای گەورە دوور بخاتەوە کەوە وات لێ بکا واجبات لەدەست بدەیت ئەو کاتە خراپە کەوا بە حەرام و بەڕێی ناشەرعی بەدەستی بینی و لە حەرام و ناشەرعی سەرفی بکەیت و ئەو کاتە خراپەکەوە هەموو ئامانج و هەدەفەچی تەنها لە بۆ دنیایەکەی بی بەڵام ئەو کاتە باشە ئەو کاتە مەحموودە و شتەچی باشە لە ئیسلام بە باشە باسکرایە کاتێک لە پێناوی چاکە و حەلال لە دنیای بەکاربینی و لە پێناوی خودای گەورە لە بۆ قیامەتت بەکاری بینی کاتە دەبینی بەوەی نەزرەکەمان بە شێوەیەکی ڕوون لە بۆ بەدیار دەکەوی لەبارەی سەروەت و سامان لە ئیسلامدا گرنگی تەفسیری مەوزوعی چیە یەکەمیان حاجات و پێداویستی کۆمەلگان نوێ دەبیتەوە هەر زمانەی نەوع پێداویستیەک نەوع بابەتە گرینگە دەبینی کاتەکە ئەو بابەتەی دەینی لە قورئانی پیرۆز ئاەتەکانی لێکۆڵینەوەی لەبارە دەکەی ئەوە دەبیتە ڕێنیشاندەر لە بۆ خەڵکی دووەمیان تەفسیری قورئان بە قورئانە هەروەکو باسمان کرد کە یەکەم مەرحەلەی تەفسیرە و باشترین تەفسیرکردنەکەوە
ئەگەر قورئان تەفسیری ئاەتەکەی خۆی کردبیتن. سێمیان بەهۆی ئەو تەفسیرە مەوضوعیەی لێکۆڵەرەوە دەتوانیتن کەوا چەند جوانیبی نوێ لە ئیعجازی قورئانی بەدەر بخاتن کەوا قورئان زانستەکەی کۆتایی پێنایە و هەمیشە بەردەوام دەبیتن، هەرچەند لێ بکۆڵینەوەی لێ بکرێ و باز بکرێتن کۆتایی پێنایە ئەو عیلمەی لەناو قورئاندایە. چارەمینیان لادانی ئەو وەهمەی زۆر جار دروست دەبیتن ئەو خەیاڵێکەوە کەسانێک وە تێبگەن تەعارض هەیە لە مابەینی ئاەتەکانی قورئان، دەرێن ئەو ئاەتە لۆوەها باز دەکا ئاەتە چکە هەیە بە پێچەوانە باز دەکەن، نە کاتێک هەمووی کۆ دەکەیەوە دەبینی هەمویان یەکتر تەواو دەکەن، هەر یەکیان باسی لایەکی بابەتەکە دەکەن. کلیلی حەفتەم لە کلیلەکانی ڕامان و تەدەبور لە قورئانی پیرۆز معرفة مقاصد السور، زانینی مەبەستی سوورەتەکان. زۆر جاروەیە لە ناو تەفسیری کاتێک ئەمە تەفسیری سوورەتەکی دەخینینەوە لە ناو تەفسیری ئاەت بە ئاەتەکان بەگشتی نازانینکەوە ئەو سوورەتە داوای چمان لێ دەکا، دەیەوێت چمان پێ بگەینی، ئەوە زۆر گرینگە، یعنی مەبەستە سەرەکیەکەی ئەو سوورەتە چیەکەوە دەیەوێت پێمان بگەینیتن، دەیەوێت ئێمە بیزانین. کەواتە ئەوەش عیلمەکە، هەندێک کتابی لەسەر نووسرایە علم مقاصد السور کەوا پێناسە دەکرێت علم يعرف به مغزى السورة الجامع لمعانيها ومضمونها. علمك بهوي أو علمه دەزانرێتن کەوا مەبەستی سەرەکی ئەو سوورەتەی چییە وەناوەڕۆکی ئەو سوورەتەی دەوێ ڕێنیشاندەرمان بی لە بۆ چ بابەتەک. ئیمامی بقاعیش تعریفی کردێ دەفەرمی هو علم يعرف منه مقاصد السور، مەبەستەکانی سوورەتەکەی مەبەستە گشتیەکانی غەرەزە گشتیەکانی پێدەناسرێتن. کەواتە کاتێکەوە سوورەتێک دێتن دەبینی ئەو سوورەتە ئەگەر ئەتو ئاەت بە ئاەت تەفسیری بکەی هەرێکی معنایەکی هەیە، بەڵام سوورەتەکە بە گشتی سیر بکە بزانە چمان پێ دەرێتن، دەیەوێت چ بابەتەکی ڕوون بکاتەوە. لۆ نمونە سوورەتی حجورات، سوورەتی حجورات ناوەکی دیکەشی هەیە بە سوورەتی ئاداب، سوورەتی ئەلئاداب. دەبینی ئەو سوورەتی حجوراتە تەماشەکەی بەگشتی باسی ئەدەبی موسڵمان دەکا، بەگشتی دەبی چۆن بی ئەدەبی موسڵمان. یەکەم جار باسی ئەدەب لەگەر خوای گەورە دەکا، یا ئەیها الذین آمنوا لا تقدموا بین یدی الله ورسوله، ئەدەب لەگەر خودای گەورە. پاشان ئەدەب لەگەر پێغەمبەری عەلەیهی سڵات وسلام، دەنجی لەسەر بەرز نەکرێتەوە، ئەمری پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێش ئەمری خۆت بێخی، ئەدەب لەگەر پێغەمبەری صلی الله علیه و سلم. پاشان باسی ئەدەبی ئیمانداران لەگەر یەکتر دەکا، إن جاءكم فاسق بنبأ فتبينوا، کابراایکی فاسقات خەبەرەکی لەبارەی بڕواداردایە تەبەیون بکە، باسی حکمی ئەوە کەسانە دەکەکەوە شەڕ و ئاشوبیان لە نێوان ئیمانداران لەوە دروست دەبیتن، باسی مەسەلەی جاسوسیکردن لەسەر یەکتر و غەیبەتکردنی یەکتر دەکا. کەواتە ئادابی ئینسانی موسڵمان لەگەر یەکتر چۆنە، باسی ئادابی ئیمانداران لەگەر یەکتر دەکە و لە کۆتاییشدا باسی ئادابی ئینسانیەت مرۆڤایەتی بەگشتی لەگەر یەکتر دەکە. کەوا یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا، هەمووتان لە یەک داک و بابینە و خوای گەورە کە ئەمگۆی کردیتە شعب و قەبیلەی جیاجیا لە بۆ یەکتر بناسن، نەک یەکتان خۆی ئەفزەلیەت کا لەسەر یەکەکی دیکە. إن أكرمكم عند الله أتقاكم. کەواتە دەبینی ئەو سوورەتە بەگشتی مانایە گشتیەکەی باسی ئادابی ئینسانی موسڵمانە لەگەر خوای گەورە، لەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم، لەگەڵ ئیمانداران، لەگەڵ مرۆڤایەتی بەگشتی. سوورەتی دیش هەروە، مەسەلەن سوورەتی عنکەبوت باسی فیتنە دەکا، ئینسان تووشی ئیبتیلا و تاقیکردنەوە دەبی لە داک و بابی خۆی، جاروەیە بەهۆی دوژمنانی ئیسلام، جاروەیە بەهۆی ماڵ و سەروەت و سامان. دەبینی ئەو سوورەتە هەمووی باسیەوەی دەکا. پاشان نمونەی ئەو پێغەمبەرانەی عەلەیهیم سڵات وسەلام تووشی ئەو ئیبتیلایی بوونە، ئەوە لە سوورەتی عنکەبوت باز دەکا. سوورەتی نەحل باسی نیعمەتەکان دەکاتن، خوای گەورە ئەو نیعمەتانەی لەگە ئینسانی کردی و ئەو نیعمەتانە دەژمێریتن. کەواتە ئەوەش گرینگە لۆی ئەمە بزر نەبین لە ناو سوورەتەکەی، سەرەتا بەگشتی بزانین ئەو سوورەتە داوای چمان لێ دەکات. یەکێک لە تەفسیرانێک کە زۆر گرنگی بۆیدایە تەحریر و تەنویرە کە ئیبن عاشور یا باسی ئەغراضی سوورەتەکەی کردیە، پێشتریش لە تەفسیری لە بەصائر و ذەوی التەمیز فەیرۆز ئابادی باسی کردیە و بە نوێیش هەندێک کتابی تایبەت لەسەر مەقاسیدی سوورەتەکان نووسراینە. کلیلی هەشتەم عمومیەت ئەلفاظ القورئان،
لەفزەکانی قورئان بە شێوەیەکی گشتی سیرکردن ئەوەش کلیلەکی زۆر گرینگە لە بۆ تەدەببور و چوونە نا قورئانی پیرۆز و تێگەیشتن لە قورئان کە هەندێک لە زانایان وەکو یاسایەک دانەنایە بەو یاسایە دەریان بڕیا فەرموویتیان العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب وليس بخصوص السبب يعني عبرت بە لەفزەکەی بەگشتی نەک بەو سەبەبەی کەوا ئەو ئاەتەی لە بۆ دابەزیە کەواتە ئێمە پێویستە عیبرەت و پند و ئامۆژگاری لە مانایەکەی وەربگرین مەبەست ئەوە نییە کە ئەو ئاەتە لەبارەی ڕووداوەکی دیاریکراویان سەبەبەکی دیاریکراویان باسی قەومەکی دیاریکراو دەکا هەر لە لای ئەو قەومە ڕابوەستین وەکو لە کلیلی باسی عیبرەتی و باسمان کرد دەوێندەر لۆ نمونە مامۆستا نورسی باز دەکاتن کەوا قورئانی پیرۆز جاروێ ئینسان پرسیارێکی لە مێشتی دروست دەبی دەرێ لۆ هەندە باسی قەومەکانی ڕابردوو دەکا یان باسی ڕووداوەکی تایبەتمەند دەکاتن ئەدی قورئان شتێکی گشتی نییە بەڵێ قورئانی پیرۆز گشتیە بەڵام لەبەرەوەی ئینسان لە ڕێی نمونە باشتر لە شت تێدەگاتن و ڕۆنتر دەبیتەوە قورئانی پیرۆز ئەو یاسایە گشتیانەی لە ڕێی نمونە و لە ڕێی ڕوودا و باسی بەسەرهات و چیرۆک ڕۆن دەکاتەوە کەواتە چیرۆکەکەی لە بۆ خودی زانیاریەکە نییە ئەوەندەی لە بۆ ئەوەیەکەوە ئەمە ئەو یاسایە گشتیانە لە ناو ئەو چیرۆکانە وەربگرین و لە ژیانی خۆمان جێبەجێ بکەین لۆ لە بەرەوەی قورئان هەمیشە ماوەیە وەکو مامۆستا نورسی دەفەرمێ ئاثار و شوێنەواری بەشەر و قوانینەکانی پیر دەبی دەمری لەگەر مردنی خۆی چونکە ئینسان پیر دەبی چونکە دەمری گۆڕانی بەسەردادێ هەرچی لە ئینسانیش بێتە دەرێ هەروەها پیر دەبی دەبینی ئەو یاسای 30 ساڵ پێش ئێستادانرا ئێستا بە کەلک ئێستا نایە بەڵام ئەوەی لە خودایی کەوا حەی لا یەموتە کەوا حەی و قەیومە سبحانه وتعالى هەر یاسایەک لەلایەن ویەوە دەربچیتن نە پیر دەبی نە گۆڕانکاری بەسەردادێت هەرچەند سەردەم بڕوا و هەرچەند زەمانەکان بگۆڕێ دەبینی قورئانی پیرۆز منهەجی تایبەتی هەیە لە بۆ ئەوەی کەوا ئەمە کوو تەماشای لەفزەکانی قورئانێ بکەین تەعامل و هەرسوکەوتی ئێمە لەگەر لەفزەکان و چیرۆکەکانی قورئانی پیرۆز کوبی کاتێکەوە چیرۆکی پێشینان باز دەکاتن لۆ باز دەکاتن یەکەمیان بەیان و سنەنی الله تعالى في الأمم بزانی خوای گەورە سنەتەکانی لە ئومەتەکان کووە لەناو ئومەتەکان سنەتی خوای گەورە چۆن بەڕێوە دەچی چۆن لە بۆ ئومەتانی پێش و بەڕێوە چوو ئێستا شەرەوها بەڕێوە دەچیتن خوای گەورە دەفەرمێ سنة من قد أرسلنا قبلك من رسلنا ولا تجد لسنتنا تحويلا کاتێک باسی پێغەمبەرانی پێشی دەکات دەفەرمی ئەوە سنەت و ڕێباز و قانون و یاسای مەبوو لە بۆ ئومەتانی پێشوو و لە بۆ سنەتی مەش گۆڕانکاری نییە کەواتە لەسەر ئەو ئومەتەش دووبارە دەبیتەوە ئەگەر ئومەتێک ناشکوری نیعمەتەکانی خوای گەورەی کرد و سزای بەسەرداهات ئەو ئومەتەش وا بکا بەسەری دادێتەوە لەبەر هەندێک باسی ئومەتانی پێشی دەکاتن کەوا ناشکوریان کرد سزایان بەسەرداهات تا ئەمە دووبارەی نەکەینەوە بە هەمان شێوە هەموو ئەو بەسەرهات و ڕووداوانەیە کە قورئان باسی دەکات دووەمینیان إيضاح أسس الدعوة إلى الله لوي لڕێی بەسەرهاتی پێغەمبەران عليه الصلاة والسلام و قەومەکانی پێشی ڕێگای بانگەواز لە پێناوی خوای گەورە ڕۆن ببیتەوە کە ئەو پێغەمبەرانە ئەو پیاوچاکانە چۆن بانگەوازیان لە پێناوی خوای گەورە کردیە ئەمەش لەسەر ڕێگای وان بین وەکو خوای گەورە دەفەرمی أولئك الذين هدى الله فبهداه مقتده ئەوانە خوای گەورە هیدایەتی داینە ئەتوش اقتدا بە هیدایەتی وانە بکە سێمینیان لا يراد به سرد تاريخ الأمم أو الأشخاص وإنما هي عبرة لبو عبرة نك لبو أوي أما معلومات لسر شخص كان بيني دبيني لو آتي سورة كهف سيقولون ثلاثة رابعهم كلبهم هندق لباري جماري هاولاني أشكوت قوتيان سينا تارمينيان سقكيان هندق قوتيان بينزن ششمينيان خواهي قورة دفن قل ربي أعلم بعدتهم خواهي قورة جماري وانا باشت دزاني فلا تماري فيهم إلا مراء ظاهرة مناقشة ومجادلة المكة إلا أويك أخواي قولة قشتي وبشيوية الرون لبوتي الرون كرديتو ولا تستفتي فيهم منهم أحدا وأي بيغم صلى الله عليه وسلم بسيارش لأهل كتاب مكة لباري تفاصيل أصحاب الكهف وأتخواي قولة ناوي باسي عدد كيان بكاتن دناويان سيالة الشارة بوينا إمبراتورة كان يتبوا داوي أو ياسايا قشتياني كوا بيويست لبو جياني ئەو ئومەتەی لەو
بەسەرهاتەی لە بۆ ئەمە نەقل بکاتن ئەو سوودەی لێ ببینی لۆیە زۆر جاروەیە شەیطان نفسی ئینسانی بەرەو ئەوەی دەچیتن کە بەس لە کاکڵ لە ڕووکەشی شتەکان بکۆڵیتەوە برێ ئەرێ ئەو بەسەرهاتە چۆن ڕوویدا ناویان چ بوو چەند کەس بوون لە چ وڵاتە چی بوون بەڵام ئەوەی کە خوای گەورە مەبەستیتی لەو مەبەستەی دوور دەکەوینەوە کەوا لۆ چ باز دەکات دەیەوێت چمان پێ برێت چ پەیامە چی تێدایە ئەو بەسەرهات و چیرۆکە دوای خوای گەورە کاتێک باسی قەومەکانی دەکات دەفەرمێت تیلکە ئومەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت وەلەکم ما کەسەبتم ولا تسئلون عما كانوا يعملون ئەوە ئومەتێک بوو ڕۆیشت ئەوان عملی خۆیان لۆ خۆیان و ئەمگۆش کار و کردەوەی خۆتان لە بۆ خۆتان حیسابە و پرسیارتان لێ ناکرێت لەبارەی کار و کردەوەی وان چارەمین بەیان و ئوسوڵی الدین المشترك بين جميع الأنبياء لۆی ئەو ئوسوڵ و ئەو یاسای گشتیانەی کە لەوابینی هەموو دینەکان مشتەرەکن لۆمان ڕۆم بوو بیتەوە کەوا لە هەموو دینەکانی دیکە یەکتاپەرستی و هاو بەشدانەنان لە بۆ خودای گەورە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و لە زۆر ڕووی دیکە وەکو ئوسوڵی عیباداتەکان یەک بووە لەوەی بزانین کەوا ئەو دینانش لەسەر هەمان ڕێبازت کەوا ئەو دینەی ئێمەی لەسەرە وەک خوای گەورە دەفەرمێ هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون پێنجەمینیان نصائح الأنبياء ومواعظهم الخاصة بكل قوم بحسب حالهم کەواتە هەر پێغەمبەرەکەوا نەسیحەت و ئامۆژگاریەکی کردێ لە بۆ هەر قەومێک هەر کەسێک بە حالی خۆی لە بۆ زەمانێک لە بۆ سەردەمێک لە بۆ کۆمەڵەکی بەکەلک دێ دەبینی کەوا قەومی نوح باسی غرور و لە غروری باسی قومی نوح دەکای لە قومی فرعونی باسی زوڵم مستەمی دەکرێت لە عادی باسی ئەو قووەت و بەخۆ نازینەی بە قووەت لە لوتی باسی فاحیشیان دەکرێت لە قومی شوعیب عەلەیهی السەلام باسی کێشان و پیوان کەواتە دەبینی لە هەر قەومەکی بابەتەکی سەرەکی شەیەکەوە ئەمە سوودی لێ دەبینی شەشەمینیان تثبیت قلوب المؤمنین لەوەی دڵی ئیمانداران چەسپاو بکاو ڕاگیر بکاتن لەسەر ئەوەی کەوا خودای گەورە ئەو پێغەمبەرانە و ئەو عەلەیهیم الصەڵات وەسەلام ئەو کەسە بەڕێزانە و ئەهلی ئیمانی پێشتریش تاقی کردیتەوە تووشی ناخۆشی بووینە وەکو خوای گەورە دەفەرمێ وكلا نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك أي محمد عليه الصلاة والسلام چیرۆکی ئەوانەی پێشیت لۆ بۆ دەجێڕینەوە لەوەی دڵت سابت ببی و چەسپاو ببی وجاءك في هذه الحق وموعظة وذكرى للمؤمنين لو قرآنش حق وموعظة یادەوەری لە بۆ بڕواداران خدای گەورە ناردیتی بەشی دووەمی ئەو بابەتەی کەوا مەسەلەی سەبەب النزولە چکە وەکو باسمان کرد عیبرەت بەگشتی لەفزەکەی ئەمە لە قورئانی پێویستە بەگشتی سەیری لەفزەکان بکەین و پەندی لێ وەربگرین نەک بە خصوص بە تایبەتمەندی ئەو سەبەبەی لەبارەی هاتیە بەڵام ئەدی سەبەب نزول بۆچی باز دەکرێ و چەند گرینگە لە بۆ ئەوە تێگەیشتن لە قورئانی پیرۆز ئەوە ئینشاءالله لە دەرسی داهاتوو باسی دەکەین بە پشتیوانی خوای گەورە صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم